گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە لە مناڵاندا. لەمبارەیەوە دکتۆر کارزان محەممەد حەسەن پزیشکی پسپۆڕی مناڵان و تازە لەدایکبووان دەڵێت یەکێکە لە حاڵەتە باوەکان لە مناڵاندا بە تایبەتی لە مناڵی تەمەنی کەمتر لە 1 ساڵدا خاوبوونەوە شلبوونەوەی کاتی زمانی خوارەوەی سوورێنچێک گرنگترین هۆکارە بۆ ئەم حاڵەتە لە هەموو تەمەنەکاندا. هەروەها چەند هۆکارێک ڕەنگە یارمەتی دەربێت کە لە مناڵی کەمتر لە 1 ساڵدا زۆرتر ڕوودەدات. بۆ نمونە خواردنەوەی بڕێکی زۆر شیر لە مناڵی ئەم تەمەنەدا کە دەبێتە هۆی ئاوسانی گەدە و شلبوونەوەی زمانەی خوارەوەی سوورێنچێک. هەروەها زوو خواردنەوەی شیر لە مناڵی بچووکدا یەکێکی ترە لە هۆکارە یارمەتی دەرەکان. هەروەها مناڵی بچووک کە زۆرترین کات لەسەر پشتدا دەنرێت ئەمەش یەکێکی ترە لە هۆکارەکان. گەڕانەوەی ترشەڵۆکی گەدە لە هەندێک نەخۆشدا زیاتر و قورستر ڕوودەدات. بۆ نمونە لەو مناڵانەدا کە کێشەی دواکەوتنی گەشەی مێشکیان هەیە. هەروەها لە حاڵەتی کێشەی زگماکی گیرانی سوورێنچێک لە هەندێک نەخۆشی درێژخایەنی سیەکان، هەروەها لەو نەخۆشانەدا کە بەهۆی نەخۆشی شێرپەنجە دەرمانی کیمیایی بەکاردەهێنن. نیشانەکانی بەپێی تەمەن جیاوازە. بۆ نمونە ڕەشانەوە، گەڕانەوەی شیر و خواردن، گریانی زۆر و ناڕەحەتی، شیر نەخواردن و ڕەتکردنەوەی شیر، دواکەوتنی گەشەی مناڵ، تێکچوونی خەو، وەستانی هەناسەدان و خاوبوونەوەی لێدانی دڵ. هەندێک جار نیشانەی دەرەوەی کۆئەندامی هەرسی دەبێت. بۆ نمونە کۆکە، هەوکردنی سیەکان، خیزەی سنگ و هەوکردنی گوێ. لە مناڵی تەمەنی گەورەدا سەرڕای ئەو نیشانانەی باس کران دڵەکزە و تێکچوونی ددان و بۆنی ناخۆشی دەم ڕەنگە ڕوو بدات. دەستنیشانکردنی حاڵەتەکە پێویستە لەلایەن پزیشکی پسپۆڕی مناڵانەوە بێت، چونکە پێویستی بە هەڵسەنگاندن و پشکنینی پزیشکی هەیە و هەندێک جار پشکنینی تاقیگەی پێشکەوتوو پێویستە. چارەسەر بەشێکی حاڵەتەکان تەنها پێویستی بە ڕێنمایی پزیشکی هەیە بۆ دایکان و باوکان. لەبارەی شێوەی شیر خواردن و جۆری شیر و ئەم جۆرەیان لەگەڵ تێپەڕبوونی تەمەنی مناڵەکە خۆی باشە بێت. بۆ نمونە خەسکردنەوەی شیر، پێدانی شیر کەمکەم و زوو، بەرزکردنەوەی سەری منداڵ لە کاتی شیرپێدان و لە دوای شیرپێدان. لە مناڵی تەمەنی گەورەتردا دوورکەوتنەوە لە پێدانی خواردنی ترش و ئەو خواردنانەی چۆکۆلاتە و قاوە لە پێکاتەکەیدا هەیە. هەندێک جار چارەسەر بە شێوەی دەرمان لەلایەن پزیشکەوە ئەدرێت بە نەخۆشەکە. بەڵام هەندێک حاڵەتی تر هەیە پێویستی بە ئەنجامدانی پشکنینی زیاتر و چارەسەری زیاترە بەپێی هۆکاری نەخۆشیەکە.